وەکو هەندێک کەس لە ئێستاکە ئەو ئاەتە بکاتە شیعار بۆ خۆی واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا خەڵکی نەتەفریقە مەکەنەوە خۆشی عایدی حزبی فلانە کەسە واللهی عیب و شوورەیە کە مەلا حزبی بێت ئێتر حزبی ئیسلامی بێ یا حزبی غەیری ئیسلامی بێت واللهی عیبە مەلا بێت قورئان لە سینگ بێت فەرمودە لە سینگ بێ بچێ حزبایەتی بکە بچێ بۆ لای ئەم مەقەڕەکە و بۆ ئەو مەقەڕەکە و بزا لەسەرەوە چی ئەمری پێکەن ئەمش جۆ بگری ئەی زەلیل ئەی خازل تۆ مەلای تۆ عیلمت پێیە تۆ وەرەسەی پێغەمبەرانی ئەبێ خەڵکی بێ بۆ لای تۆ ئەبێ خەڵکی گوێ لە تۆ بگرێت بەڵام مع الأسف مەلا بەناوەی دینەوە مامۆستا بەناوەی دینەوە هەر یەکی حزبێک و هەر یەکی لایەنێک بۆیە هەیبەتی مەلاش لە ناو خەڵکی نەماوە هەیبەت کوا ماوە هەیبەتی مەلا کوا ماوە لە ناو خەڵکی عیب و شوورەیە بۆ مەلایەک ڕوو لەخوا بێ حزبایەتی بکە چ جا حرامشە لە شەرعی خوای پەروەردگارە